خوای پەروەردگار لله أشد فرحا بتوبة عبده خوای پەروەردگار زۆر پێی خۆشە کەوا عەبدەکەی تەوبە بکە لە یەکێکتان زیاتر کەوا ئەگەر بێت و بکەونە سەحرایەکی واکە هەتا چاوبڕکا دەور و پشتت سەحرایە، نە ئاوی لێیە نە نانی لێیە، ئەوەی کە هەیتە پێت نان و ئاوەکەت هاوەبان داب بکەتەوە، هاوەبان حوشترەکەتەوە. نەختێ چاوت گەرم کرد و چاوت کردەوە سەیرەکەی حوشترەکەت نەما و نان و ئاوەکەتیش وەبانیەوە بوو ڕۆی. تینێتی وای لێت کرد کە هەندێ ئەیلاو ئەولاد کرد هیچت دەست نەکەوت گەڕایتەوە بۆ شوێنەکەی خۆت و سرت نایەوە چاوەڕێی مردنتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە خەوت بە نیەتی ئەوەی کە بمرێ، چونکە تەواو زانی لا مەحالەکە مەجاڵی تیا نییە، بەڵام کاتێک کە چاوی کردەوە نەختێ خەوت و هەڵسیا سەیرەکە حوشترەکە هە لە بەردەستیا بە ئاو و بەنانەکەیەوە. گەرێ ئەو عەبدە چەندێ دڵخۆش بێ. دەی بەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای پەروەردگار لەو عەبدە زیاتر خۆشحاڵترە لەوەی کە یەکێک لە ئێوە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکات لەو تاوانەی کە هەیەتی.